ئەم کاتتان باش بەڕێزان. بەرنامەی ئەم ئێوارەیەمان تایبەتەوێ بە گەندەڵی لە کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش کەرتی تەندروستی لە هەڵەبجە. بۆ میوانداری دوو بەڕێز دەکەین، دوو پزیشک، یەکیان دکتۆرە باخانەکە خۆی لە هەڵەبجە بوو لەنا ئەو کێشەیە دەژی، و ئەویکەشیان دکتۆر هیوا عەلی کار خەڵکی هەڵەبجێ و لە سویددا دەنیشێت. هیوادارین بتوانین بەرنامەیەکی تێر و تەسەل و سوودمەند پێشکەش بکەین. سەرەتا بڵێم کە لە 10 ساڵێک لەمەوبەرێ پێم وابێت مێژوەکەم باش لە بیر نییەکەوە دکتۆر زریان بوو بە وەزیری تەندروستی، مێژوەکەم لە بەرنێ بەداخەوە کە بۆ وەزیری تەندروستی من وەزارەتێکم وەرگرتووە وێرانە کەوتووە. منیش بابەتێکم نووسی لۆ کاتە بە ناوی دکتۆر زریان تەنها کەرتی تەندروستی وێران نییە، بەڵکو هەموو کەرتەکان و ژیانی خەڵک هەمووی وێرانە لە کوردستان بە بۆنەی ئێوە. جا هەستەکەم لەو کاتەوە تا ئیساکیە ئەو کەرتە کەرتی تەندروستی و هەموو کەرتەکانی تریش بەگشتی وێرانتر بووە نەک بەرەو باشتر ڕۆژ. بۆ ئەگەر لە 8 ساڵێک لە سا 5 بۆ 10 ئەو کەرتیان چاک بکردا ئیساکێ، ئەما توانین بڵێن ئاستێکمان هەیە لە تەندروستیا بە ئاستی وڵاتانی پێشکەوتوودا خۆت ئیمارات. بەس بەداخەو لە بەروی بەرپرسانی هەردوو حیزب مەبەستیان تەنها بۆ ئەو بۆکەوە کەرتی تەندروستی و هەموو کەرتەکان تا بەکاربێن بۆ بەرژەوەندی خۆیان، بۆ پارەکۆکردنەوە بێ ئەوەی گوێ ڕەچایەوە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەی گوێیان نەداوتێ. بۆ ئەبینی ئایسا ڕۆژ بە ڕۆژ بەردواکەوتوی بەرەو خراپی بەرەو وێرانی ئەڕۆ گەندەڵیشی ناخی دارستانەوە. دا هیوادارین شەو بتوانین تیشک بخێنە سەر ئەم مەسایلانە. سەرەتا لەگەڵ دکتۆر باخانە دەست پێکەن چونکە پێدەچێت عەلی هێشتا کێشەی هەیە بێ کێشەی تەکنیکی بێت. ئەو کاتەیتر ئەگەرێش هاتە سەرخەت پرسیار ئاراستە ئێویش دەکەن لەم بارەوە. دکتۆر بەخێر بێت. بەڕێزی زۆر سپاس دەکەم کاک گۆرانگیان. هیوادارم باشی. دکتۆر گیان، دکتۆر باخان، سەرەتامێ یەک پرسیار بکەم، ئەوەیە کە ئایا چارەنووسی کەرتی تەندروستی لە کوردستان لە نێوان کەرتێک بۆ پاراستنی ژیانی خەڵک و تەندروستی گشتی، کەرتێک بۆ کۆکردنەوەی پارە و قازانج و گەندەڵی، ئەمە یاخودی یاریکردن بە چارەنووسی خەڵکەوە بە نەخۆشەوە، چۆنی دەمبینی ئەم دوو معادلێ، ئەم دوو هاوسەیەک؟ لایەکیان کەرتی تەندروستی کە ئەوەی ئەڵەمەوێ بەکاربهێنە بۆ خزمەتی وڵاتی، لاکەی تریشەوەیەکەوە بەرپرسان وەزیری هەرچی بێت ئەم کارتە بەکاربێنێ بۆ بەرژەوەندی خۆی و کۆکردنەوەی پارە و سەرۆت و سامان و گەندەڵ. وەڵا کاک گۆران، ئەوەی کە تێبینیمان کردووە لە ئێستایە بە شێوەیەکی گشتی لە کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە هەڵەبجە، ئەم کەرتە بە هیچ شێوەیەک بۆ خزمەتکردن نییە بە ژیانی خەڵک و پاراستنی ژیانی خەڵک و ئازارکردنەوەی ئازاری نەخۆش و چارەسەر بۆ ئەو نەخۆشەی کە ڕوو ئەکاتە ناو نەخۆشخانەکان. بەڕاستی لە ئێستا ئەتوانین بڵێن ئەو بەرپرسە سیاسیانەی کوردستان ئیتر لە هەر حیزبێک بن کە دەسەڵاتێکی باڵایان هەیە، دەبینین ئەمانە لە پشتی کۆمەڵە کەسانێکی حیزبی کە خۆیان دایان ئەنین لە جومگە ئەساسیەکانی ناو نەخۆشخانە و کەرتی تەندروستیە. بەڕاستی ئەوەی جێگەی پرسیارە، کاتێک تۆ ئەبینی لە وڵاتانی دەرەوە تێبینی ئەکەی ئەو پزیشکەی کە زۆر زۆر زیرەکە، کە زۆر زۆر لە ئیشەکەی خۆیان سەرکەوتووە، حەزی بە خزمەتکردنە، ئەم کەسەیەنن ئەیهێنە پێشەوانێ بۆ بەڕێوەبردننی نەخۆشخانەیەک، بۆ بەڕێوەبردننی کەرتی تەندروستی. بەڵام لای ئێمە ئەو پزیشکەی کە فاشیلترین پزیشکە بە 14 ساڵ یا بە 15 ساڵ کولیەی تۆبی بڕیوە بە 1000 واستە و بە 1000 ئەم سەراوسەری ئەم بەرپرس و ئەو بەرپرس، لە کاتێکا کە هیچ خوێندنێکی نەکردووە، بەس بە تەسکیەکی حیزبی هێناویانە قۆنەرەی مەسئولێکی ماچ کردووە، وەڵا ئەمە بکەن بە بەڕێوەبەری تەندروستی فڵان شوێن. ئەم کەسە بۆ نمونە سەیرەکی کۆمەڵێک کەسانی حیزبی لە پشتیەوەن،
يعني چەندێ غەڵەت ئەکات چەندێ شتەکانی فەزیحە لە ئیعلامە باز بکرێ خەڵک بیزانێ خەڵک هاوار بکە بۆ نمونە هەر لە بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە لە کاتی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێک لەو ئەندامی سەرکردایەتیانە وتوێتی من بەمەرجێ دەستبەرداری مەڵبەندینەوەی شارە زوورە بم و خۆم هەڵما بژێرمەوە ئەم بەڕێز دکتۆر ئازادە لە کورسەکەی لا نەچێ باشە دەبێت ئەندامێکی سەرکردایەتی تەقاعد چه ئیسفادەیەکی لە کەرتی تەندروستی بێگەر مەسەلەکە تیجارەت و یاریکردن بە ڕۆحی خەڵک و ئەم شتانەوە نەبێ یعنی ئەمە لێرەیە بۆمان دەرکەوتووە شتێک نەماوە بە ناوی پاراستنی ژیانی خەڵک بەڵکو شتێکمان هەیە یاری ئەکەن بە ڕۆحی ئەم خەڵکەوە وە پارەیەکی باش پیا ئەکەن بەڕاستی کەرتی تەندروستی دەبێت لە سەردەمی ڕژێمی باسا باشتر بووە بڕۆ سەیری سەردەمی دکتۆر نیهاد ئەبتەر و دکتۆر ئومێد مەدحەت و دکتۆر عەبدوڕەحمان ڕیز کە عەمەلیاتی وا کراوە ئەسڵەن لە ئێستا هەر بۆ بەسیترین شت دەرەوەی وڵاتە و ئێستا کۆمەڵێ تیجارەتی گەورە گەورە دروست بوون بەرەو هیندستان و ئەردن و ئێران و یعنی خەڵکەکە وا لێ ئەکەن بە پارەیەکی مادی زۆر تەنانەت ئەگەر لێرەشا نەتوانن بیڕوتێنەوە ئەیبەن لە وڵاتێکی دەروەیە پارەیەکی زۆری لێ ئەکێشنەوە ئەو چارەسەرشی کە پێویستێتی بۆی ناکەن. سپاس باخارخان بۆ وەڵامەکەت دکتۆری وا بەخێر بێت سەر چاوان کامێرەکە سابت کە باشی سا بەم جۆرە زۆر باشە هیچ کێشەیەکی تیانە گوێ لە دەنگمانەوە نییە بەڵێ گوێم لێتان بوو هەموو وەختەکە زۆر باشە ئەگەر هەمان پرسیار ئارەستی بەڕێ دەربارەی کەوا کەرتی تەندروستی لە کوردستان لە بینی دوو واقعە کە ئەڵێ کەرتی تەندروستی وەک هەموو کەرتەکانتر بۆ خزمەتگوزاریە بۆ ئینسانەکانە بۆ گرنگیدانە بە تەندروستی مرۆڤ و لاکەی تریش ئەڵێ نەخێرێ ئەمە کەرتی تەندروستی بەکار دەهێنین بۆ ئەوەی کەوا خۆمانی پێبژێنین دەوڵەمەند بین گەندەڵی تیا بکەین و نەتیجەش زیانی هاوڵاتیە تۆ چۆن لەم مەسەلەی ئەڕوانی دکتۆر جان وەڵی کا گۆرانجا من ئەگەر ڕێگەم بن بە شتێک دەست پێەکەم فەرمانێت جوابی هەموو پرسیارەکە باتەوە جارێکیان حوسنی مبارەک لە ئەڵمانیا عیلاجەکە لە خەستەخانەیەکی ئەڵمانیە بێت ژوورەکەی زۆر قەرەباڵەخە بێ و حیمایە بێت و شتانە پێشی ئەڵمانیش لە ژوورەکەی تەنیشتێ بێ کوڕەکەی لایە بێ پیاوەکە زۆر تەعجبەکان قەرەباڵەخێت چییە لەم ژوورە بە کوڕەکەیەوە چییە لە وەڵام فلان کەس لێرە عیلاجەکەن کابرای ئەڵمانیش هەڵەیە گوێتان لێمە کابرای ئەڵمانیش هەڵێ بێت ئەم کابرایەکی زۆر زاڵم و خراپ بێت چونکە نەیتوانیوە خەستەخانەیەک دروست کە عیلاجی خۆی و میلەتەکەی پێ بکە اینجا دێمە سەر ئەمە تەطبیق ئەبێ بەسەر ئەو وڵاتی ئێمەشە ئەو مەسئولانی لای ئێمەشە هەر هەمویان نەیانتوانێت لە ماوەی ئەم 30 ساڵە خەستەخانەیەک دروستکەن کە خۆیان و کەسوکاری خۆیان و خەڵکە هەژارەکە ڕووی تێ بکە بۆچی نیان کرد خۆ ئەوە نەبێ نەیزانن لەم وڵاتانەی ئێمە لێژین هیچ مەسئولێک بە ڕێزوزەراشەوە ناتوانێت بێت بۆ لای من کە لە خەستخانە کارەکەم چونکی من کەسێکی پسپۆڕم ئەبێ بچێتە مستەوسفێک دکتۆرێکی مستەوسف کە ئیخسائیە بیبینە ئینجا بینێرە بۆ خەستخانە ئەمانەی خۆمان لەبەر ئەوەی هیچ خەستخانەیەکی گشتیان نەبینیوە نازان خەستەخانەکان چییە ئیحتیمامیشی پێنایەن و هیچ ئینترسێکشیان نییە بۆی ئیحتیمامی پێبن چونکی ئەوان هەچ کاتێ سەرێشەیەکیان توژێ بەرەو دەرەوەڕۆن ئەمە یەک دوو هەمین شت بابێنە سەر دکتۆرەکان لەگەر ڕێزم بە دکتۆر بەخان لێرە دکتۆرەکانیش کە لای خۆمان و لێرەش یاسایە کە ئێمە سوێندێکی یاساییە خۆین کە نابێ بە هیچ شێوەیەک ئەزیەتی نەخۆشەکان بین ئەبێ هەچی هێز و توانە ئەو علمەی پێمانە بۆ خزمەتی نەخۆش بێت بەڵام بەداخەوە ئەتوانم بپرسم ئایا لە سەدا چەندی دکتۆرەکانی کوردستان بەم سوێندەوە پابەندن ئایا ئەو نەخۆشانەی دێنە لایەن بەڕاستی خزمەتیانەکەن و عەزێتیان نادەن من خۆم با خەڵک نەڵێ دکتۆریوا لە خارجووە من خۆم هاتوومەتەوە زۆر لە بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە 2 جار ڕۆشتوم پێشەم بەڕێوەبەرە تازە لە سلێمانی چووم هەموو خەستەخانەکانم بینیوە لە ڕێگەی چەند برادێکی دڵسۆزەوە بە هیچ شێوەیەک دکتۆرەکان
زۆربیان ناتوانم 100% بەس ئەتوانم بڵێم 80 تا 90% یان هیچ کەسێکیان ئامادە نین ئەو سێندە تەطبیق بکەن ئازێتی نەخۆشنیان. سەیریکە دکتۆرەکان لە خەستەخانە دانیشتون 3 سەعات 2 سەعات دەوامەکەن، دوای ئەوە بەرەو ماڵەوە ئیسراحەت، دوایی بەهەچی نەخۆشە لە خەستەخانە و توانێت ئێوارەوەرە بۆ لام. خۆم گوێم لەمانە بۆ لایەن دانیشتم لە خەستەخانە، ئێوارەوەرە بۆ لام، ئێوارش کە دێ بۆ لای هەم چوون بە عیادەکە 80-90 کەس لێوێ سەری گرتووە. باشە ئەم دکتۆرە چۆن ئەزانێ کام نەخۆشیەتی، کام نەخۆش چ نەخۆشیکی پێویستە، کام نەخۆش کام فەحسەی بۆ بکە، کام نەخۆش کام ئەشعەی بۆ بنووسێ، کام نەخۆش کام دەرمانانەی بەکارهێناوە پێشتر. ئەمانە هیچی نییە. ئەو دکتۆرانە بەڕاستی ئەڵێم بۆ جاریشکە ئەمانە بوونەتە توجار بۆ لەبەر ئەوەی ڕێگەیان پێدراوە ئەم توجارەتە بکەن. گوێتان لێمە کەستان نەما بەردەوام بەردەوام. بەڵێ بۆ نمونە من ئەچمە لای نەخۆش بۆ لای دکتۆرێک ئێوارە، ئەو دکتۆرە 5 دقیقە هەیە بۆ من، لەماوەی ئەم 5 دقیقەیە یەک دنیا فەحسم بۆ نووسێ، یەک دنیاشی ئەم بۆ نووسێ، سۆنەرم بۆ نووسێ، دەرمانیشم بۆ نووسێ لە هەمان کاتا. باشە تۆ ئەگەر ئەزانی چیمەم هەموو فەحسانم بۆ بۆکەی. اینجا دوایش پێمەڵێ بڕۆ لە فلان سەی دەرم دەرمانە بکڕن، لە سەڵان لە فلان تاقیگان ئەم فەحسانم بۆ بکە. اینجا کە دەرمانیشم بۆ نووسیەوە پاش هەفتەیە وەرە بۆلام. من لە دکتۆرە باخان و دکتۆرەکانی کەشە پرسم ئایا هیچ دەرمانەکەی لەماوەی هەفتەیەکان نەخۆشێک وا چاک بکاتەوە بێتەوە بەلای دکتۆریان. ئەمە جۆرێکە لە کاسی ئەبێ مشتەرەکانی بەبەردەوامی لایبن. اینجا مەسئولەکانی خۆمان ئەگەر لە بیدایەتەوە بیان ویستایە خەستەخانەیەک دروستکەن، خەستەخانەیەکی نیشتیمانی بێ، لە خزمەتی چینی هەژارەکان نابێ، ئەو کاتا بۆیە خۆیان لە خەستەخانەکان بوون. بابێ مەسەر بەڕێوەبەراتی هەڵەبجەش ئالەما بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجە پێشوتیش و ئەمەش زۆریش لە دکتۆرەکان لە هەڵەبجە ناژین، کاکە درەنگە بۆ دەوام زوو شەڕاتەوە. ئەو ئەگەر بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجەیە کە خۆی زوو ڕۆشتەوە چۆن ئەزانە دکتۆرەکانی کە دەوامەکەن یان نا؟ نازانم دکتۆرە باخان خۆی چەند دەوامەکە هەر بە پرسیار. چۆن ئەزانێ ئەم لێبێ، چۆن ئەزانە وڵاتە ئەم شارە چۆن ڕابڕەیە، چۆن ئەزانێ گوێ لە میلەتە بگرێ بڵێ ئەرێ خەڵک ئێوە ڕازین لە کاتی تەندروستی هەڵەبجە. باش ئەمە یەک. دوو ئەمە مەسئولێکی تەندروستی هەڵەبجەیە کە ئالا مەسەب لە هەڵەبجە هەیەی لەباری تەندروستیەوە. باش ئەم برادەرە بە چ سیفەتێک دەرمانەکڕێ، بە چ سیفەتی ئەدەواتی خەستەخانەکڕێ، چێن ئەو لیژنانەی ئەم دەرمان و خەستەخانەکڕن، چیان ئەو کەسانی کە کۆنتترۆلی ئەماکەن بزانن بە شێوەیەکی ڕێک و پێک کراوە. باشە چۆن ئەبێ لە خەستەخانەیەکە 5 گڵابە دەرمان فرێ بدری ئەکسپایر بووە، من زیاتر لە 25 ساڵە لە سویدی شەکەم وەک دکتۆر، هەتا سێک بەکە دەرمانمان فرێنەوە ئەکسپایر نەبووە لای ئێمە. بۆ ئەکسپایر بۆم دەرمانانەی هەڵبجە هەر دوێنش بڵاو بووە لە سلێمانیش 5 ئەکسپایر بووە، کەواتە ئەم دەرمانانە بە ئەکسپایری ئەکڕێن، کەواتە ئەم دەرمانانە هەر لە ئەسڵە خراپن، کەواتە ئەم دەرمانانە کەسانێک لە پشتیەوەن کۆنتترۆلی ناکەن. با بێن بۆ منی باس بکەن ئەم دەرمانانە چۆن کڕا، قایمەکان چیە، ئەو تاجرە کێکە هێنایەتی کێ کوالیتێتی کۆنتترۆلی کردووە، چۆن هاتە هەڵەبجەوە، چەکەی چەند بوو، ئەمە ئەگەر لە شەریکەیەکی کرن بە چەنە، ئەی باشە بۆ لە ماوەی کەمە ئەکسپایریش بوو بە گەڵابە شارایە و خراش دەزەویەوە. بابینەوە سەر هەر هەماشت. باشە ئەگەر ئەتانوێت چاکسازی بکەن لە کەرتی تەندروستیە بە سەراحەت و بەڕێکی و پێکی لە من ئەمەم بۆ هەموو تەندروستی سلێمانی باس کرد و لەگەڵ وەزیرەکانیشا پێشتر قسەم کردووە لەسەر مۆدا. تەنها یەک چارە هەیە، تەنها یەک چارە زۆر ئاسانە، پێشم وتون زۆر ئاسانە. 8 دکتۆرێک بە وەزیری پێشم وتۆ کە خۆی وەزیر بۆ خەستەخانەشیە بووە، 8 دکتۆرێک لە خەستەخانە ئیشەکە ئەبێت دەوامی لە سەعات 8ەوە بۆ 4 بێت. بەڵام ئەو مەعاشەی ئەم ڕۆیەتی بۆ یەکەین بە دەبڵ هەموو مانگیش مەعاشێنێ. 8 دکتۆرێکیش نایە بەم شێوەیەشا با فەرمە عیادەدانێ بەیانی تا ئێوەرە لە عیادی خۆی بێ بەس مەعاشەکانی ئەوان وەرەگرینەوە هێن بەم دکتۆرانی لێرە ئیشەکان. ئەو کاتە کۆنکورێنسێک دروستەکەی لە بینی کەرتی تایبەت و کەرتی گشتیە، ئەو کاتە کەرتی گشتیش مەجبورە مسابقە لەگەڵ کەرتی تایبەتی بکە، وای لێ ئەو دکتۆرانی کە چوون عیادیاندانا خۆیان واساکەن بێنەوە مەعاش وەرگرن. خۆی غەڵەتەکە لێرایە وەزیری تەندروستی لە کوردستان، نازانم وەزیرە خەستەخانەیانە، من بەعام قسەکەم، وەزیری تەندروستی هەبووە پێشتر، خۆی خەستەخانەی هەبووە. ئێ باشە تۆ چۆن خۆت ئەتوانی خەستەخانەت بێت، چۆن ئەتوانی چاکسازی لە تەندروستی بکەی، خۆ ناچی خەستەخانەکەی خۆداقی گەر خراپیشی کرد. ئەم دکتۆرانەی کوردستان چۆن فریاکەون 8
لە خستەخانە ئیشەکان دەرز لە زانکۆڕێنەوە ئەچن عیادە دانن ئەچن لە خستخانەیەک کە عملیاتەکان ئەرێکاکی جان خۆمیش دکتۆرم ئێرە بۆ من فرێ ئەمشتانە ناکەم چونکی من سەعات چارەک بۆشتە چم بۆ دوام ساعت پێش تەواو بم هەموو ڕۆژەمەنی منە کە خەفەریشم خەفەرم هەتا بەیانی ینی 24 ساعت کارەکەم بۆ بەیانیش کارەکەمەوە ئەمە سیستێمەکە خۆی ڕێکی خستووە من ناتوانم لەم سیستێمە دەرچم ئەگەر دەرچووم کارمەند هەیە بامەکڵە تۆ چۆن لەم سیستێمە دەرچووی من خۆم مەسئولی 580 کارمەند بووم دکتۆر و ممەریزا 27 شێف لە خواری منەوە کاری کردووە یەک کەس لەم سیستێمە دەرنەچوە سیستێمەکە ئەدوا بڕێە بەیانی ئەڕووی لە داتەکە نووسی ڕقەمێ لیتەوە سعادەوە نەهاتووی سعات 5 ڕقەمێ لێەوە سعادەوە ناڕۆمەوە ئیتر خۆ قابلە ناشی لە ناوەڕاستی ڕۆژە بڕۆی بۆ بازار و پیاسە بکەیت و چی بۆ تەعزیە و دەسێ دۆمینە بکەیت ئەمانە خۆی مەجای گەندەڵێکە سیستێمەکە دروستی کردو هەر لە بەیانیوە بە نەخۆش ئەڵێ ئێوارە وەرە بۆ لام لێرە ناکرێت باشە دکتۆری واجان دوای دێنەوە لات تایسە بەسەر دکتۆرە باخان پرسیارێکتر کۆنکرێت پێمان بڵێ هۆکاری گەندەڵیەکان چین ینی کە گەندەڵیەکرا بۆ ئەکرێەوە چۆن ومێدەگە بە چارەسەریانە لەم وەزعی ئێستا کاک گۆران گەندەڵیەکان چۆنی دەستی پێکردووە هەروەکو ئێستا کاکیوە دەستی خستە سەر خاڵێکی زۆر گرنگ یعنی ئێستا دکتۆر هەیە لە هەڵەبجە بڕۆین لە جەدوەلی خەفارەتا لە تەواری ئەمڕۆ دانراوە خەفەری تەواریە دکتۆری ئیخسایی بۆ نمونە ئێسک و شکاوی یا باتنی یاخود جەڕاحە یاخود مناڵان ئەم دکتۆرە بەیانیان لە ئیستیشاریە دانیشتووە بە پارە نەخۆشە بینێ لە کاتێکە ئەم کەسە لە تەواریە خەفەرە بێ لەوێ بێ تەواجودی هەبێ بەڵام ئەم کەسە لە ئیستیشاریە دانیشتووە تا سەعات 12 و 1 پارە پێیاکە یەکێتەوە چێ لە دار دانیشتێ نانەخوا تەلەفۆنیشی بۆ بکەیڵە دەی خوو چا ئێبا بە مجاری وا هەیە مقیمێکە مانگێکە دامەزراوە هیچ نازانێ هیچ تەجروبەیەکی نییە چی چارەسەرکە پێویستە تۆ بیت یارمەتی بی فێریکەی دەستی بگری بۆی بیخەیتە سەر ڕێگەی فێربوونەکە ئەڵێ بە ئەشیعەکەم بە ڤایبەر بۆ بنێرە سیتیسکانەکەم بە ڤایبەر بۆ بنێرە لە کاتێکە زۆر جار ئەمە ئیشی من نییە وەکو دکتۆرێ من بڕۆم بە پارەی گیرفانی خۆم کارتی ئینتەرنێت بکڕم و ڕسمی بگرم و بۆی بنێرم و هەندێک کات ئینتەرنێتەکە شەبەکەی نەبووە بۆیە بڕۆی باوەش بکەی بە شیشەکانی حەوشەیە هەتاوەکو شەبەکە بێ معقولە دکتۆرێک دوای نێوەڕوانیش بڕوە بەدل عیادەشی بۆ سەرف بکرێ پارەی بڵین بەدل عیادە واتە لە جیاتی عیادە پارەی بۆ دابدرابێ بەڵام بڕوا لە عیادەشا ئیش بکە شەویش بڕوا لە ئەهلیەکی وەکو بەخشینە ئەمە بە حساب ئەم ڕۆژە ئەم کابرایە خەفەر بووە لە 4 شوێن پارەی پێیا کردووە ئەم دکتۆرە ببوورە دکتۆرە واخ ئەمانە کە هۆکار بۆی گەندەڵیا شتی تریش لە ئەمەوە گەورەترە ئەم دکتۆرانە هەمویان ئێستا بۆ نمونە کەسیە پشگیری لە من بکە نەخێر لەبەرەوەی لە مەسلحەتی مادی ئەوانەیە کابرا ئیخساییەکە کاتێ تور ئەکا بەیانیان بە مقیمەکاڵی یادێ ڕقەمی عیادەکەمی بەرێ بە ئێوارە بێ بۆ عیادەکە خەڵک هەبووە بۆ ئێچ پایلۆریەک 40 جار چۆتە عیادە یەک بڵێ خۆی زانی تریپل تریتمنتمان هەیە کوادریپل تریتمنتی ئێچ پایلۆریمان هەیە دواتر وەکو دکتۆر هیوا باسی کرد یعنی نەخۆشیەت خۆی ئەبێ سەرەتا هستری وەرگری مێژوویەک لە نەخۆشەکە وەربگری دواتر فیزیکال ئێکزامینەیشنی بۆ بکەی فەحسی جەستەیی بۆ بکەی ئەوان یەکسەر ئەڵێ سەرمێشی ئەڵێ سیتیسکان ئێماڕای ئێبا بە چۆشتی وە ئەبێ تۆ کابرا هەر هاتووە ئەڵێ سەرمێشێ سیتیسکانێک و ئێماڕایەکی بۆ نووسی یەک دنیا پارە لەم نەخۆشە ئەسەنن کابرا منە لە ماوەی پێشوان ناسیایکی خۆمامتی شانمێشێ یەکسەر نردبیان بۆ سیتیسکان ئێ باش شەقەی چێکە تۆ یعنی بۆ یەکسەر کوڕێکی گەنجەبەی سیتیسکانێکی بۆ ئەەکەی دواتر دەرکەوت دائلملوچێتی ئەم کەسە هەنی تۆ بە فەحسێکی بەسیتی یوریک ئەسیدی بۆ ئەەکەم یعنی لەوانەیە 5,000 6,000 گریمان 10,000 تێچێ لەکوێ کابرا 180,000 با بە سیتیسکانێ یعنی بەڕاستی لەگەڵ ڕێزمە ئینسانێکی ناموسەقەفی نەخوێندەوار بەس ئینگلیزی بزانێ تۆ بینێرە سیتیسکانی بۆ بکە و ئێماڕای بۆ بکە و هەرچی فەحسی خەسخانەکەی بۆی بنووسەرەزانێت چێتی پزیشک ئەو پزیشکەیە بە نیشانەکانی نەخۆشی بە تەشخیصکردن بە هستری و فیزیکال ئێگزامینەیشن بگاتە نەتیجە ئەگەر نەگەیشتە نەتیجە ئەنجا وردە وردە بۆ شتی تر بڕوە یان ئەمان دەبینی تەواریەکیان داناوە کابرا بە حساب دکتۆرێکی ئێسک و شکاویە
خۆی لە کرماشان بووە ئەو 2 ساڵ 3 ساڵی لە کرماشان بووە معاشی لە حکومەت وەرگرتو تەلەبە بووە قەینەکە بەم کەسە خۆی گەندەڵە خۆی فاشلێ یعنی ئەمە کەسێکی دزە تو چۆن لە وڵاتێکی ئەخوێنیت لە باتی ئەوەی ئیجازەی خوێندنە بۆ کرابێ معاشیشە بۆ براوە دکتۆرمان هەبووە 20 ملیۆن و 30 ملیۆنی بۆ سەرفکراوە لە دەروەی وڵات بووە معنای ئەوەیە گەندەڵیەکە لە ناو چینی پزیشک خۆیایەتی هەمویان خەریکی پارەپەیاکردنن هیچیان لە مەسلحەتی نەخۆشانین بگرە شەریکەیەکی دەرمان بەس سەفەرێکی دووبەی بۆ بکایە سەفەرێکی تورکیای بۆ بکە هەموو عیلاجەکانی ئەنووسێ خۆ ئێستا ناویان ناون شەریکەی تیجارەت و سەفرە یعنی شەریکەیەکێ دەڵێ دکتۆر فڵان من ئەم دەرمانم هەیە بۆم سەرفکە ئەم مانگە ئایفۆنێکی 12 بۆ نێرم ئەم مانگە ئەو نێرم بۆ دووبەی ئێتخوامە دکتۆرەیان ئەمە تاجرە بەسەر ڕۆحی ئینسانەوە یان ئەم دەرمانانە دوێنێ سیرەکەم پەیوەندیان کردو بە یەکێک لەو ئافرەتە بەڕێزانە خاتو ئەستێرە لە سۆشیال میدیایە کەشتە نووسێ وەڵام دکتۆرە باخانە شێتە لی نازانێ ئێمە ئەو دەرمانانەمان جوان بە لایلۆندا پۆشیوە ئەنجا چاڵمان بۆ هەڵکەندووە تێمان کردووە تۆ سێری ئەو سەقافەتە خۆ کاک دکتۆر هیوا ئەزانێ هەموو دەرمانێک هەموو مەوادێکی چیمیایی هافلایفی هەیە ئەو هافلایفە هەیەە تا 200 ساڵە ڕوا هەیەە تا 300 ساڵە ڕوا لایلۆنی چی لایلۆن بە 3 مانگ 6 مانگ ئەرزێ ئەم مەوادە چیمیاییە ئەچێتەوە ناو خاکەکە لە نێو خاکەکەەوە داخڵی ئاوی ژێر زەوی و ئاوی سیروان ئەبێتەوە یعنی ئەیانەوێ بە هەر جۆرێ بێ لە جۆرەکان بە کۆمەڵێک درۆ بە کۆمەڵ یعنی خودی خۆی ئەو بەڕێوەبەرە گشتێزانی چی بە منوتوە توێتی خەڵکی هەڵەبجەی ئەمەنە داماون جەڵدەلی یا بێ بڕێ عیبن نییە مامەگیان بە قسەتەکە دەیان نەخۆشم بینیوە ترۆپۆنینی 34 بووە بە دکتۆرەکەم وتووە بە تەلەفۆن دکتۆر گیان ئەم نەخۆشە ئاگادار بە ترۆپۆنینی 34ە ئێسی ئیلیڤیشنی هەیە لە نا دکتۆرە مەرج نییە هەموو ترۆپۆنین بەرزبوونەوەیە پەیوەندی ئاخر دکتۆر ئەمە لەگەڵ تەختیتەکەیشیان نایەتەوەیە لە سەیرەکەی ژنەکە 50 ساڵ یا 45 ساڵ عمری بووە لەبەرەوەی یەکەم جەڵدە بۆ بەرگەی نەگرتووە 4 بەیانی 5 بەیانی لە خورماڵەوە بە مردووی براوە بۆ توبعدلی یان دکتۆری توبعدلیمان هەیە ئێزارەکە لە هەڵەبجە هەر کەسێ بمرێ کا گۆران بە دارمەیتەکەەوەی هێنن بۆ ناو تەواریەکە ئەم کاکە چۆشتی وە بێمە برینی پێوێ ئەگەری هەیە خۆی خنکان دەبێ ئەگەریە کوژرا بێ نەخێر تۆ تەقریرەکەی بۆ دەربێنە قسە مەکە بابنوانە بێ باوکەکەم ئەمە مردووە برینی پێوەیە ئەمە فیشەکی پێوەیە جێ حەبلی پێوەیە هەر لە ماوەی پێشووە لە حەفەی 5 سعات 9 شەو ئافرەتێکیان بردووە بۆ تەواری هەڵەبجە ئەم ئافرەتە لەبەر ئەوەی خزم و ناسیاوی هەبووە لەگەڵ بەڕێوبەری گشتیە بەبێ ئەوەی راپۆرتی پۆلیسی بۆ دەربێنن کاتێ براوە بۆ سلێمانی شوێنی حەبل بەملیەوە بوو توانە کاکەمە کردەوەی خۆکوژیە کوا راپۆرتی پۆلیس وەڵامە خزمی مدیر عامە کارەسات بەڕاستی کارەساتە بەڕاستی تۆ بینیوتە مەخزنێک منی لە تەواریە ئەم مەخزەنە کلیلەکەی بێ بە کارمەندەکان بڵێ لە 2003 و عیلاجی تیابێ 2003 باشە نابێ هەموو دەرمانێ مانگێک پێش بەسەر چوونی تەلەف بکرێ بۆ تەلەف نەکراوە خێرە بۆ تەلەف نەکراوە هەنێمانە نووسون دکتۆرە باخان دوای دێنەوە سەر کەرتی تەندروستی هەڵەبجە بە تێر و تەسەلی قسەی لەسەرەکەین باجارە بە عام قسە بکەین لەسەر کەرتی تەندروستی لە کوردستان دکتۆر هیوا پرسیارێک بەڕای چارەنووسی ئەم کەرتە بەم شێوە بەکوێ ئەگا هیچ ئومێدەکەی بۆی چارەسەر بکرێت یا وازی لێبێن بینە دەست قەدەر و باجەکەی خەڵکی داما و نەکبەت بیدات یا تو بۆ پێی تەجربەتێ لە ئەوروپا ساڵانێک ئیشەکەی توژیاویت و سیستەمێکی ڕێک و پێکەی لە وڵاتانە گەڕێن بۆ 100 ساڵەوە بەم پێوە نەبوو بێ چۆن هاتە سەرم سکەیە و چی ئەکرێم بەڕای بەڕێن کا گۆران بەڕاستی بەس جارێ نەتیجەکەی بزای نەتیجەم کەرتە دروستێ چی بەسەراتەوە ئێمە هەر لەیسەوە نیشانەکانمان دەست پێ کردو ئەی بینین جەنابەت خەڵکی کوردستان هەمووی بینێ ئەم هەموو نەخۆشی سەرەتانە لەکوێوە دێت ئەم هەموو نەخۆشی دڵە لەکوێوە دێت ئەم هەموو نەخۆشیانەی تر هەمووی خەڵک داماوە لە شارەکانی کوردستان لەکوێ بەڵێ ئەمە نەتیجەکەیەتی کە کەرتی تەندروستی بەڕاستی تەواو پێچی کەوتووە بەڵام ئایا ئێمە تەسلیم بین نەخێر من بە بۆچوونی من تەسلیم بوون ڕێگەیەکی زۆر خراپە چونکی خۆیان
ئەوانەی ئەم کەرتیان وا لێ کردووە حەزەکەن هەموو کەس تەسلیم بێ بۆی کەرتەکە بۆ شێوە بڕات و خەسخانەکانی خۆیان ئیش کات و دەوڵەمەندبوونی خۆیان ئیش کات و دەرمانی خۆیان ئیش کات. ئێمە لە ئەساسەوە ئەگەر ئەم حکوومەتەوە و خەڵکە کەشی و دکتۆرەکانی هاوڕێشم لە کوردستان ئەگەر ڕاستەکەن لە بیدایەتی دروستبوونی کوردستان و ئێمە گەورەترین سەرمایە پزیشکیمان لە ئەوروپا هەبوو بە هەزارهای وەکو من هەیە بە هەزارهای وەکو من هەیە ئەسڵەن نییە احترام بە شادەکەشمان ناکەن. ئەمە لە بیدایەت و لە دکتۆرەکانی هاوڕەکانی خۆمە دەستی پێکرد محارەبەیەکی زۆر زۆری دکتۆرەکانی ئەوروپاکەن بۆی نێنەوە چکێزان ئێمە بە شێوەیەکی کە کارەکەین ئەگەر ڕێزمان بە دکتۆرە باخان ئەگەر ئەمەیان بکردایە لە بیدایەت و ئیسەش بیکەن خەڵکانێکی زۆرەیە ئامادەیە بگەڕێتەوە ئەم سیستێمانەیە کە لەم وڵاتانە پارەیەکی زۆریا سەرف کراوە ئەم وڵاتانە دینیە پارەیان سەرف کردو لە دروستکردنی سیستێمە ئێمە سیستێمەکەمان پێ و بینەوە بە 6 مانگ چارەسەریەکەین کورە بابەجان من دکتۆرێکی بەناوبانی سوید هەیە با ناوی خەڵک نێنین تەلەفۆنی بۆ کردم وتی من لە ئۆپسالا شارێکی ئێرێف ئەسانەی باشیتایە وتی خەڵکانێکە بینم کوردن لە کوردستانەوە هاتوون سەرەتانی خوێنیانێ ئەمێ بزان ئەم سەرەتانی خوێنە پەیوەندی بە ژینگەوە هەیە بە کیمیاوەکەیە بچی هەیە ئەتوانی پەیوەندیم بۆ بکەی بە تەندروستی کوردستان و یارم بێم لێ سێرچێ بکەم و بگەڕێمەوە و یارمەتی کوردستان بم تەلەفۆنم بۆ مەجموعەیە مەسئولی تەندروستی ئەمانە کرد یەکەم شت قسەیان لەگەڵاکردن باسی ملیۆنەها دۆلاریانە کرا بێ بیهێنێ لەگەڵ خۆیان باش ئەم کابرایە لەسەر حسابی خۆی دێ ئەم کەرابەت تیم لەگەڵ خۆیان هێنێ پارەی ناوێ پارەی ئوتێل خۆیە هەچیشتە خۆیەکە تەنهاشتێ بیوێ ئێوە نەخۆشی بە وایە بکەن و بی بە نەشارەکان لە سەحسابی خۆی بیگەڕن نیان کرد ئەمە ئەم سەروەتە گەورەی کە لە ئەوروپا هەیە بهێنرێتەوە لەگەڵ ئەو کەسانەی دڵسۆزانی کە لە کوردستان حتمما دکتۆری دڵسۆز هەرماون بدرێن لە یەک ئەتوانین ئێمە کەرتی تەندروستی بێنینەوە ڕێگەی ڕاست خۆ من با باس نمونەیە بێنمە دکتۆر باخان بزانم من لە کەرتی گشتی شەکەم ئەگەر بەیانی بڕیار بم لە کەرتی تایبەتی ئیش بکەم ئەزانی حکوومەتی سویدی ساڵی چەند مایاتێ 2,200,000 هەموو ساڵێکم ماتێ بەس ئایا لێ بکەمەوە بۆ ئەمان بۆی بە هەمان سیستەم لە دەرەوەش ئیش بکەم و نەخۆشەکان بوون و خەستخانەکان نەختێک زەختیان لەسەر کەمکەمەوە ئێمە مشکلمان لێرەدایە دەکا گۆران با بێن بەسەرەوەی چۆنکەین هەر شتی بەسیط بۆ نمونە چەند عیادە لە کوردستانە هەیە عیادەی دکتۆر بابە لە 105 ئەو پارەی پێیەکەن با بگەڕێتەوە بە کەرتی گشتی لە 105 هەموو دکتۆرەکان ئەمەیەک لە 105 گومرگەکانی کوردستان پارەکەی با بێ بۆ کەرتی گشتی لە 105 نەوتی کوردستان پارەکەی بێ بۆ کەرتی گشتی لە 105 ئەو باجوو گومرگانی ترکەوە ئیگری لە کوردستانە لە سیارەوە بۆ حەجیشتە لە 105 بابێتەوە بۆ کەرتی گشتی بزانە کەرتێکی گشتی بۆ دروست ناکەن خەسەخانەکەی فارغ لە چاویا کەلاوە بێ ئەمە چارەسەرەکان دکتۆری باش کەسی دڵسۆز کە ڕووی لە فەقیر و هەژار و خەڵکەکە بێت لەگەڵ ئەو علمەی کە پێیانە لەگەڵ ئەو سیستەمێک کە هەیە لە وڵاتان دروست کراوە هەمووی بهێنرەوە بیدە لە یەک دەستێن بەدەستێکە ئاچی دکتۆرەکەی بڕوا بۆ عیادە باشە بڕۆ بۆ عیادەی خۆت کاری خۆت کەت و ئایا مەعاش نییە ئێمە مشکلەکانمان هەمووی بەم شتانەیە چارەسەرە بێ ئاسانە بەس بۆ نایانەوێ لەبەر ئەوەی لە خۆیانەدا لە مەسئولەکان ئیستا هەچ کەسێکی مەسئولێکی تەندروستی کوردستان بگری یەک دو عیادە و خەسەخانە و مەجموعەیە دەرمانساز و مەجموعەیە ئەشیاء و مەجموعەیە لاب و ئەم شتانە شەریکن لەگەڵێ ئەمە مشکلە گەورەکەیە بەڵام ئێمەی خەڵکی دڵسۆز کە چەندەها ساڵە دڵسۆز بووین کە بەو شاخەوە بووین پێشمەرگایەتیمان کرد بە کۆڵێ دەرمان بە کۆڵمانەوە بنمانێش پێشمەرگەیەکمان شەهید بێ چار سەرمانە کرد و شاخە و شامان پێ کردمان نابشانمانە ئێمە هەرو کەسانی ماوینەوە ئامادە بووین بە خۆڕایی بینەوە مەعاشیشمان نەبێ 6 مانگ بەڕێوەبەرەتی تەندروستی هەڵەبجە چاکەکەم بێم من کە هاتمەوە بەڕێوەبەرەتی تەندروستی هەر ئەسڵەن مەوعیدم هەبوو سەیرەکەم یەک نییە خەڵک دانیشتو هەکسەر هەسام چایەکم خوارداتمە دەڕۆ نادیان بە شێمە نابێ و نابێ کاکەی جا من هاتوون دوستان لەگەڵا بکەم جیهازی شتێکی بە من ترسان وان زین هاتوومەوە وەریگرم لەبەرەوەی پێشمەرگەم و برای دوو شەهیدم و کەسێکم خەڵکی ئەسلی هەڵەبجەم و هەڵەبجەمان دروست کردو بابی جا من تموحم لە هیچ نییە من ڕوەسی خۆم لە ئەوروپا چارەسەر تەسلیم نابێین ئەبێ ئەم جۆرە نەدوانە بەردەوام بێ ئەبێ خەڵک ڕنواکەین خەڵک ڕۆشنبیر بکەین من بەرنامێکی دنیا هەوو لە زاگرۆستێ کاتی خۆی بۆ بەس بۆ تەوعیی تەندروستی خەڵک خەڵکان مباشیر تۆ مەچۆ ئەچی بەلای دکتۆرە باخانم ئێوارەیە مەجموعەیە دەرمانە بۆ نووسێ چاک نەبوویتەوە مەچۆ بەلای دکتۆر ئەحمەد وەرەوە بەلای دکتۆرە باخان من هاتم بۆ لای تۆ فلان ڕۆژ دەرمانە بۆ نووسیم چاک نەبوویتەوە جاری دووهەمیش هەر چاک نەبوویتەوە هەر چۆرە بۆ لای ئێو
بەس ئێوە هەر ڕۆژێ چون بە لای دکتۆریە هەر ڕۆژی دکتۆری یەک علاگە دەرمانتان بۆ نووسێ من چوون بە لای نەخۆش لە هەڵەبجە یەک دنیا علاگە دەرمانی بۆ هێنام حەبی زەختی بۆ هێنا مامان حەبێکیان کاکەتی یان شینێکیان سوورە دوکێ خوا لە گێژەبی طبعا گێژەبی تۆ دوکێ خۆی هەڵێەوە دکتۆرە باخان بۆ نووسیەوە دکتۆر ئەحمەد بۆ نووسیوم بۆی خۆم تۆ ئەمە ئەگەر تۆ بواسینەکەی من کە نەخۆشێ بێ بەلام ئەمڕۆ حەچی دەرمان بەکارهێنێ و چەند ساڵە بەکارهێنا هەمووی لەبەردەستمایە هەچی قورسات دەکراوە چەند ساڵە بێت هەمووی لەبەردەستمایە هەچی ئەشعەی بۆ گیرا هەمووی لەبەردەستایە پێشەوە لە ئەوروپا و سیستەمە جوانە هەیە هەر کەچی بۆ لای دکتۆری یەکسەر کونێتە کاتەوە زایە چ دەرمانێک وەرگرتەوە بچی و بەکارهێنەوە ڕاست ئەوە هەیە لە کۆمپیوتەرەکەشمان بەرنامەیەکی هەش دەرمانێکی بۆ نووسمی شارزێکی سووریا لەگەڵ دەرمانەکەی ترا نابونجێڵێ ئاگاد لە خۆرە ئەمانن ئێمە پێمان و بینەوە بەڵام ئەوان دەرگایان داخست و ئەترا بە شادەی من و تۆ ناکەن چی بکەم چارەسەر ئەوەیە کە پێم وتی لە ساڵ 5 لەمانە هەمووی ببرن بڕاوکە خەسخانەکانی کوردستان و خەسخانەی ئەوروپا توانی لێ بکەین زۆر سپاس دکتۆر گیان زۆر باخان با بێنە سەر بابەتێکی زۆر گرنگەوەی کەوا ماوەیە کە بەڕێز پێوە دەناڵێنیت و محاربەیەکی گەورە دەکەن لە بەرەوەی کەوا تۆ گەندەڵیت لە تەندروستی کەتی تەندروستی هەڵەبجە کەشف کردووە قسەت لەسەر کردو پێما بڵێ سەرەتا ئەمە چۆن هەڵیدا و چی بوو بۆ ئەنگە کەوتی بۆ پێشتر و خۆ کەتی تەندروستی هەڵەبجە لەمێژە هینیتیا گەندەڵیتیا بۆ ئێستا دەست پێکرد وەڵام من ئێستا کاک گۆرانگیان دەستم پێ نەکردو من ساڵی 2018 بۆ 2019 تەخەڕوجم کردو و دامەزراوم هەر مانگێک دوای ئەوەی کە من دەوامم کردووە لە فریاکەوتنی هەڵەبجە لەگەڵ دکتۆرەیەکە دامەزرای ناوی دکتۆرە فەتیمە بوو خەڵکی جەزایر بوو زەواجی لەگەڵ کووردا کردبوو کە یەکێک بوو لەو دکتۆرە هەرە زۆر باش و زیرەکانە کە نەهەیان هێژ لە هەڵەبجەیە خزمەت کا بگرە ئەویشیان ڕاونە ڕاستیت پێ بڵێم کا گۆران ئێمە زۆرمان پێ سیر بوو خۆتەزانی بلیتمانە بڕی ناوت چییە تەمەنت چەنە ماڵت لەکوێ ڕقەمی تەلەفۆنەکە ئەمان وت کوا کابرای پرزگا ئەن وەڵاوە جگەرای کێشێ وەڵاوە ڕۆیشتۆ نەفەرێ بگەێنێ تا فڵان شوێن ئەم باشە و کابرایە دەوامی هەیە و ئەوە شوێنی خۆی جێشتۆ چۆنە بێ یانیانوە چی دەی تەلەفۆنێ بکە ئەوە تەلەفۆنەکەی بە مۆبایلی خۆم و کاکە ئەی بەدالەکەتان وەڵای ئەوە ئیشی ئێمە نییە ئێم کاک ڕزگار ڕۆیشتیان کاک ئەحمەد ڕۆیشتۆیان کاک مەحموود ڕۆیشتۆ خەوتووە هەرێ وتم بەجددی ئەمە چییە دواتر سیرمە کرد عیلاجەکان کەیکین بۆ نەخۆش شەکرەتی فەحسی شەکری بۆ ئەەکەی تەوانێ ئەڵێ 400 بێ بە 500 یان نایخوێنێتەوە ئەرێ باشە وتم دکتۆرە فاتیمە ئەبێ هۆکار چی بێ ئەم خەڵکە عیلاج تەئسیری تێناکە وتی والله وتم تۆ بڵێ کیمیایەکە تەئسیری وتی بجە خۆمووی کیمیایی لێ نەیە والله احتیمال عیلاج بەسەر چوو وڵای وتم بۆ قورعانە ڕاستەکەی هات بە خوارەوە سەیرم کرد هەرچی لیدۆکاین و هەرچی شتا هی 2007 2008 یان کڕاندویانە ئەڵێم لپرسیارەکەم ئەڵێم زەحمەت نەبێ ئەم لیدۆکاینە سپراکەی بۆ ئەم تەریخەی لێ بۆتە وەڵاوە مشک کڕاندویەتی تە باشە بۆ مشک بەس تەریخ لێکاتەوە مشکێکی خوێنەوار و زۆر زۆر زیرەکە مشکە دواتر هەستام کابینەی ئاسایشەکەم ئاگادار کرد هەستان تەلەفۆنیان کرد ناوی کاک ئیبراهیمە هەستان تەلەفۆنیان کرد بۆ کاک ئامانج لە نووسنگەی کاک ئەکرەمە وتیان ئێوە سەر و نمونەیەک بێنن ئەو ڤیدۆیی کە گرتویان عەلەساس ئێمە دەرمانی بەسەر چوومان بردووە ئەوە ئێمە بە ئیعازی پۆلیس و ئاسایشی نەخۆشخانەکە من و کاک گۆران لەگەڵ کاک زانکۆ چوین سەر و نمونەیەکمان هێنا بەیانی کە هەستام تەسەورمە کرد هەمووی فڕێدرابێ کە چی سەیرم کرد وتیان تۆ وەرە با قسە بۆ بکەم ئەم مەوزوعە پەیوەندی بە تۆ نییە تۆ ئیشی دکتۆریەکەی خۆ بکە حەقی ئەمە نەبێ منیش ڕۆشتم هەر ئەو بڵێن کارمەندی ئاسایشە وتی ئەمە پەیوەندی بە تۆ نییە باش کارمەندی بەڵێ بەڵێ پەیوەندیشم کرد بە کوڕی بەرپرسی بڵێن ئاسایشەوانێ وتم کاک هەژیر ئەم دەرمانانە بەسەر چوون باوکەکەم وتی کاکەی جان وەڵڵاهی ئێمە دکتۆرە گیان حەزەکەین ئێستا بێت بیبینە دەرەوە بەڵام لەبەر حرمەتی کاک جەمیل ئێمە ناتوانین تەدەخولی مۆزوعەکەی باشە وتم کاک جەمیل چڕێکی بە مۆزوع ئەوەی کە ئەندامی سەرکردایەتی پێشوو مەسئول مەڵبەندی پێشوو بووە کاک جەمیل هەورامی بەڵێ وتم باشە حرمەتی کاک جەمیل سەرسەر و سەرچاومان کابرایەکە تەقاعد بووە لە
هینا وازی هێناوە خۆیڵ نەبژاردۆتەوە بەس کەرتی تەندروست و عیلاجی بەسەرچوو حرمەتی کاک جەمیل ڕەبتیان چێ پێکەوە ئیتر دوای خۆم چوم داواکاری گشتیم هێنا حاکم حەیدەر خۆی هاتووە لەگەڵ کاک جیهادا ئەم دەرمانانەی گرتووە 3 جاری تر بە پیکاب عیلاجی بەسەرچوو براوە بۆ مەرکەزی شەید سەرکار هەرچی پۆلیس و داواکاری گشتی هەڵەبجەیە خۆی شاهیدی حاڵی ئەم مۆزوعەیە کەچی ئەڵێن وەڵا ئەم قسانەی دکتۆرە باخان دوورە لە ڕاستیەوە ڕاست نییە قسە دروست دەکات تۆمە دروست دەکات وەڵا حەزی لە پێگە و مەکانی ناوزانم چێ ینی ئەنواع تۆمەتی ئەخلاقی حیزبایەتی ئەنواع و ئەشکاڵ شتە دواخەن هەر وەکو کاکی واوتی ئێستا تۆ بڕۆ بۆ لای بەڕێوەبەری گشتی کابرا بڵین دەستپاکی گەنجینەیە سایقە سکرتێرە چایچیە ئەمە لەبەرەوەی کابرایەکی چڵکا و خۆری کاسە لێسە یعنی لە بەردەمی ئەم ژوورەیە دانیشتووە هەموو شتێکەکە کرێکاری کۆمپانیا هێناوێتی کردوێتی بە سکرتێری حکومی کرێکارێکی کۆمپانیای کردو بە سکرتێری خۆی ئەو کتابانەی کە ژێربەژێرێکەن ئەبێ ئەم خاتوونە بیکە سکرتێرەکەی کە هی حکوومەتە نابێ هیچ بزانێ دواتر هەر ئەم بەڕێزە لەسەر کۆمپانیا هەستاوە 8 کرێکاری بۆ خۆی نووسیوە خەڵکی کردو بە کرێکار کردوێتی بە سایقی خۆی سایقەکەشی بردووە لە ئیستیشاری ئێوارانە مەعاشی بۆ بڕیوەتەوە ئێکاکە تۆ کابرا کرێکاری کۆمپانیایە کردوتە بە سایقی خۆ لە حکوومەتە بۆ پارە بۆ بڕیوەتەوە یان ئەم بەڕێزە خاوەنی 5-6 موچەیە موچەی مدیر عامی هەیە دەستگایەکی ئەهلی هەیە بە ناوی دەستگای ژیان عەلەساس ئەم دەستگایە خزمەت ئەکا بە ئازاد خۆیەتی بەڵێ دکتۆر ئازاد خودی خۆی بەرپرسی دەستگای ژیانە مانگی 1200 یۆرۆ لەو دەستگایە وەرئەگرێ ئێستا قسەش بکڵێ من کوڕی حەمەقودۆی مووسڵم ئەم کابرایە 1200 یۆرۆ وەرەگرێ دەستگای ژیان کە دەستگایەکی ئەهلیە بردوێتی لە ناو نەخۆشخانەی کیمیابارانە دایناوە چۆنە بێت تۆ بینای حکوومەت بکەی بە بینای ئەهلی بۆ ئەوەی کرێخانوەکەیان بۆ بگەڕێتەوانێ خۆیان کرێ نەدەن و سیارەی حکوومەتیش بەکارەێنن بۆ ئیشی دەستگای ئەهلی مانگی بای 40 ملیۆن عیلاجی درێژخایەن و بەرکەوتوانی چێکی شیمیایی لە حکوومەتە کڕی خاتە سەر دەستگای ژیان بەڵام لە دەستگای ژیانی شەوانێ هیچ عیلاجێک ئیلا مەگەر کۆمەڵە کەسێک کە بیناسن ناسیاوی خۆیان بێ مدیری پێشووی کۆگای دەرمان هەستاوە کۆگایەکی ئەهلی بۆ کردوتەوانی ئەو عیلاجانەی کە خێرخواز و لە یابان و لە کۆریا و لە ئەڵمانیا و خەڵکی بەڕێزی هەڵەبجە لە دەروی وڵات بۆیان نەنێرێ ئەیبەر لە کۆگا حکوومەکە بۆ کۆگا ئەهلیەکە یعنی تۆ شتی وا دیوە خەڵک خۆی تیجارەت بکە لەسەر باشە یعنی هەر کەسێکە بێ بە مدیر دەستەی دەستپاچی هەیە وەرە کاکە کاک گۆران تۆ ئەەکەم بە مدیر بەیانی بزانم چەنە مۆڵەکەی وڵات 4 خانوم هەیە 2 سیارەم هەیە معقولە کابرا لەم قەیرانی داراییە 55 دەفتەر با بە فێلایەک لە گوندی ئیتالی 7 دەفتەر با لە سیتەک بە فێلایەک ئاخر مۆدل سیارەی پێبێ لە فڵان شوێن شوقەی هەبێ باشە بە چیە کڕێ ئەگەر دزی و گەندەڵی و خەڵکێکی شەریف و موسالیم ئەمەی پێدا کردرێ یعنی ئەو بەڕێوبەرایەتیە وەکو پولی دۆمینەوانی 11 کەسێکن هەر مدیرێک بێ ئەڵێ قوربان ئەمە ڕێگاکانتە وەرە ئاوا ئەڕۆی بۆ خۆمان وەکو برای خۆین ئەگەر ئاوا ناڕۆی ئەوە زەرەرەکەی و دەردەکەین یعنی بەجددی خەڵک هەیە 5 موچەی هەیە لە هیچ شوێنێکیان نییە خەڵک هەیە مدیری 3 خەسخانەیە باشە هەڵەبجە پیاویتیان نییە یعنی کابرا مصور ئەشیعەیەکە کراوە بە مدیری خەسخانەی چاو کراوە بە مدیری بەرکەوتوانی چێکی شیمیایی کراوە بە مدیری عملیات کابرا محەدی حەج و عەمرەی تەواو کردو گەشت و گوزار کراوە بە مدیری ولادە کاکە محەدی حەج و عەمرە و ئەمە چ ڕەبتی بە ولادەوە هەیە بەداخەو کارەس دکتۆرە باخان پرسیارێک تقریبا تێگەشی ساب تۆ کە سەرەت بینی و بە چای خۆت و هەست پێکرد کەسی لێ ئاگادار کردەوە بۆ بنمونە بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجە دکتۆر ئازاد یا یەکی کە یا زیاتر ڕۆشتی وە تا ئێستا چیت کردو بۆی کە ئەم گەندەڵیانە بوەستێنی کێ بە هەناتە یەکەمین جار کاک گۆران خودی بەڕێوەبەری گشتی وت کەوتە سیراکردنم لەگەڵم هەسام چوم ئەوە داواکاری گشتی ئاگادار بوو چوم بۆ لای کاگەکرم خۆڵ ناگرێ کاگەکرم خۆی وتی من شاهیدی ئەدەم ئەمانە گەندەڵن وەکتابیشی کرد کاگ ئەکرەم یاحۆل مدیر ئاسایشی هەڵەبجێ وەکتابیشی کرد بۆ خودی جێگری
سەرۆکی حکومت بۆ کاقوبات پێی وتن ئەمانە بوونە تەمایی شەرمەزاری بەڕاستی هەڵەبجە و شارە زۆریان عیبدار کردووە. دواتر هەفتاوم کاگۆران دواتر هەفتاوم چوون بۆ لای محافظ بە کاک ئازاد تۆفیقم و تۆ تومە کاک ئازاد ئەوەش بەڵگەیەکی دقیق و خۆنەویستە کە چوون بە کاک ئازاد تۆفیقم و تۆ تومە کاک ئازاد ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کەرتی تەندروستیتان بەدەستەوەیە بەڕاستی ئەمە شێتخانەیە ئەمە خەستەخانە نییە کابرا سەری ئەشکێ لە تەواریەکە ئەیبەن 40 دقە 50 دقەی پێچێتە لە نەخۆشخانەی عەنەبە سیتیسکانی بۆ ئەکرێت دواتر ئەیهێنەوە بۆ تەواری دواتر یعنی بەڕاستی تەواریتی وە سۆنەریتیانە بێ یعنی بەجددی ئەوەی کە من دیم لە هەڵەبجە لە هیچ ئیسیکسێکی قانونی میهنی ئەخلاقی پزیشک چه بەرامبەر پزیشک بەرامبەر بە پزیشک چه پزیشک بەرامبەر بە کارەکەی بەرامبەر بە نەخۆش هیچی مەوجود نەبوو یعنی ئەوەی ئەوان کردیان جگە لەوە هاتوون سیراعەتەکەن سوکایەتیت پێ ئەەکەن ئێستا تازەترین ئەبدەیتیان حەزەکەم بۆ نمونە باسییان لەوە ئەکرد تۆ بۆ نمونە هەڕەشەی کوشتن و خنکاندن و فراندنە لێ بکەن ڕاوە بنێن کاتێک تۆ دام و دەستگاکانە حکومەتێکەیە بەناوی حکومەتی هەرێمی کوردستان لە هەولێرە ئەی من ناچارم بڕۆم پەنا بگرم بە UN بە قونسوڵخانەکان بە وەزارەتی داد بە وەزارەتی تەندروستی بە چاودێری دارایی بە دەستەی مافی مرۆڤ باشە وەڵام من ئەوەی تر سکاڵای خۆمم لە هەمووی گەیاندۆ و نووسیوە و ئێمە چاوەڕێی ئیجراعاتەکەی بزای ئەگەر بە جددی و بە فعلی حکومەت و قانون هەبێ دەبێت ئەوانەی کە دکتۆر ئازاد شانازیان پێوە کاڵێ بۆ نمونە قوبات تاڵەبانی لە پشتمە پێی وتوم حتا من لە حکومەتا بم تۆ لە شوێنی خۆتی و کەسیش بۆی نییە قسە بەرامبەر جەنابەت بکە لەبەر ئەوەی کاک سەمیر وتوێتی بەقەد باڵای خۆت گاندەڵی بێنن ئێمە ناهێڵین جەنابەت قاچت بگلێ لە هیچ شتێکەوە بەڕاستی ئێمە کاکە بە ئیدارەدان نییە مە شێتخانەیە یعنی بۆ کەسێکی کە ئەگەر پیاوی خۆیان نەبێت دزیەکەی بۆ ئەوان نەکردبێ ئەیگرن سجنی ئەکەن کابرامان نەدی 15 ساڵ حکومیاندا لەسەر شیر و دایبی ئەی بۆ ئەمانە حکوم نایەن جیهازێک بنەوە وەرەقەیە 8 ملیۆنی پیاوە ئەی بۆ ئەمە حکوم نایە شتێک بە 5,000 پیاوە 200,000 پیاوە کارمەند هەبووە کارمەند یعنی وتوێتی من چەندین جار بە عەکسی دکتۆرەوانێ من بە بەڵگا سەوتی دەیان کارمەندت بۆ ئەنێرم ئەڵێ نەخۆشەکە بە پێی خۆی هاتووە وتێتی فڵان دەرزیم بۆ مەکە من فتقم هەیە ئازارم هەیە تکایە ڤۆڵتارینم بۆ مەکە حەساسێتم بە ڤۆڵتارین هەیە دەرزی ڤۆڵتارینەکەیان بۆ کردووە دوای 5 دقە کابرا مردۆ پیسایی لە دەمێەوە دەرچوو ئەمە بە بەڵگە بە شاهید بە کارمەندی خۆیان هەر لەم ڕۆژانەیە کارمەندێکی تری خۆیان وتی پیاوێک هاتووە هیچ عیبی نەبووە وتوێتی کاکە ئەو دەرزیێم بۆ مەکەن حەساسێتم پێی هەیە وتی دوای 3 دقە مردووە ئێ باشە کابرا خۆی هاوارەکە ئەڵێ کاکە ئەو دەرزیێم بۆ مەکە حەساسێتم بەو مادەیە هەیە چۆن نەبێت تۆ بۆی بکەی دکتۆرە باخان پرسیارێکی کە ئەوەنێ من ئاگادارێک پێک هێنرا بۆ بە دواچوون بۆ ئەو مەوزوعە هیچی لە سەوز بۆ لیژنەیە وەڵام من بە جەنابی وەزیرم وتم جەنابی وەزیر کۆنووسی ئەو لیژنێ هەر شتێ لە وڵاتە بوو بە لیژنە و لیژنە معقولە کۆنووسی لیژنت نەدەنێ ئێوتم لیژنە لەسەر کێ بەستراوە لەسەر خۆم بەستراوە مافی خۆمە کۆنووسەکەیم بیتێ یعنی چی تۆ کۆنووسەکەیم نایتێ وەڵی ئەوە بێت چاوەڕێ بکەین و وتش کاکە چەنێ یعنی تا ئەو کاتی فیشەکێکە نێ بە تەپڕی سەرمانە و ئەمان کوژن یعنی هەتا ئەو کاتە چاوەڕێ بکەین بەڕاستی ئەمانە تۆڕێکن زۆر خەتەرن لە کەرتی تەندروستیان یعنی ئەم تۆڕە جونگەی خۆیان داچەقاندووە حتا لە وەزارەتی شەبی کە بە قاعیدە هەر مۆزەفێک هەر کارمەندێک 26 ساڵ 27 ساڵ لەسەر کورسیەک بوو بزانە گەندەڵە چونکە ئەم کەسە ئەبێ بگۆڕێ بە 4 ساڵ جارێک شوێنێک بگۆڕێ مانەوەی کەسێک لە شوێنێکا دەلیلە ئەو کەسە پارەی پێپەیە ئەکا و پشتی هەیە بۆیە ناجوڵێ ئەیجینا بۆ نمونە دکتۆرە باخان لە ساڵحی دکتۆر ئازاد ئێستا شت بنووسێ ئەڵێن دکتۆرە باخان ئافرەتێکی دەرەجەیەک و زۆر ڕێک و پێکە بەڵام کە لە دژی ئەو با لە خەسخانەی چۆڵاداتەنێ ئەڵێ بێت تۆ بێی 10 ڕۆژیش 240 سەعات دەوام بکەی نابێ نەخۆشیش ببینێ و جا خۆتم تێک نەچوم کاکە من حکومەت بۆیە ناردومی نەخۆش ببینم کە تۆ نێڵی نەخۆش ببینم ئەوە من دنیات لێ ئاگادارەکەمەوانێ یان لە ژوورێکەوە دیوتە دکتۆرێک نەقڵێ لە ژووری بۆ ژوورێکی تر
لە چ قانونێکی ئیداری هەیە لە ژوورێکەوە زەلامێک نەقڵکەی بۆ ژوورێکی تر لە ڕۆژێکا شکر و تەقدیری هەبێ لە هەمان ڕۆژە خیابت دابێ لە هەمان ڕۆژە خیابەکەشە سڕی بێتەوە بە ئارەزوی خۆیان کتاب دەرەکەن کاک گۆرانەڵێ خۆ تەورات نییە قەیچەکە ئیدڕێنین دانەیەکی کە دەرەکەین وتم کاکە کتابی ئیداری چۆن وایە ئەیدڕێنم و دانەیەکی کە دەرەکەم شتی وا چۆنە بێ یعنی بەڕاستی شێت ئەبی لە ناویانە لە ئەخیرەوە بزانم هەمومان ئەبێ شێت ببین ئەگەر ئەم فەوزایە بەردەوام بێ و دەبێت ئەم دوو کەرتە جیا بکرێتەوە و ئەم خەڵکە حیزبیانە لە کەرتی تەندروستی و لە کەرتی پەروەردە دوور بخرێنەوە. دکتۆر هیوا خۆت گوێ لێ بوو لە دکتۆرە باخانە حتمەن بەڕێزش ئاگاداری لە وەزعی تەندروستی هەڵەبجە و یعنی ئینسان تەوا بێ ئومێد دەبێت چی بکرێ باشە مثلا ئێوە لە دەرەوە ئەتوان شتێ بکەن بەڕاستی من گلەیەکی زۆرم لە هەڵەبجەکان هەیە لە ئەوانەی کە لە دەرەوەن لە هەندەرانن یعنی زۆر خەمساردن من نامە بۆ ناردن شتێ بکەین نەک پشتگیری بۆ دکتۆرە باخان پشتگیری بۆ ئەو خەڵکە داماوی هەڵەبجە کەوا کردیانە بە حەقلی تەجروب و ئاوای پێکەن شتێ بکەین گۆرانجان بەڕاستی مجموعەشت باس کرا یعنی نازانم منتان بینی من نەختێ پێکەنیم هات بەڕاستی من پێکەنین ماشی بەڕاستی وڵاتێکە سیستێمی تیانە بێ ئەم جۆرشتانیە من نەمبیستۆ بە حیاتیەوەتی لە سویدایی شەکەم و لە وڵاتانی تریشیشم کردووە ڕۆژێ لە ڕۆژان ئاسایش و ماسایش و فیا پەیوەندی بە تەندروستیوە هەبێ نەبیستۆ ڕۆژێ لە ڕۆژان مەسئولێکی حیزبی ئەندامی سەرکردایەتی حیزبێک علاقەی بە تەندروستیەوە بە شەرتێک هەموو تەندروستی سوید بەدە سیاسەکانەوەیە بەڵام بە حیاتیان تەداخل ناکەن ئیشی ئەوان تەنها قەوسێکم بەرە شتێکم هاتەوە بیر نازانم لە چ وڵاتێ سەرۆک وەزیران چوو بۆ خەسەخانەی دکتۆرەکە کردیە دەرەوتی کاتمانیە لەگەڵ توابین بۆچی هاتووی نازانم چ وڵاتی ئێستا من نمونە تێمە لەسەر خۆم لەبەرەوە تا ئیسە نەمبیستوە ئاسایش نازانم حیزب ئەمانە وەگوتم بە شەرتێک شتێکی پێوتری لە لانستینگت هەر حەو حیزبەکەی سوید ئەندامیان هەیە لە سەرکردایەتی بەڕێوەبردنی ئەم مقاطعی ئێمە هەموو مقاطعەکانی کە سویدی جوایە بەڵام ڕۆژێ لە ڕۆژان بەڵێ ڕۆژێ لە ڕۆژان یەک سیاسی نەهاتووە قسەیە لەگەڵ منابکە کە مەسئولێکی ئەو منطقەیان بڵێ ئەوە بۆ واکەی بۆ واناکە چی پەیوەندیان پێ ئیشی ئەوان بەزێ پارە بۆ من پێیەکەن اینجا نمونەیەک بۆ بێنمەوە لەسەرەوە سەرۆکی یەکێ لە حیزبەکانی سوید سەرۆکی حیزبەکە دایکی لای من کەوتبوو تەلەفۆنی کردو بۆ مەمەڕیزەیە گوتووی ئەگەر بکرێت دکتۆریوە ببینم ئەگەر وتم بەسەر تەلەفۆنەکەی بەنە مشکلە تەلەفۆنی بۆ کردم وتی شتێکی ئەوایە من لەم شاری ئەماژە وتی من بە قیتار خۆ تەزانی هاتوچۆکەم بۆ ستۆکۆڵم دەوام لە ستۆکۆڵمە ئەندامی پەرلەمانم ئەتوانم بتبینم بۆ ناتوانانی ببینی هەموو کە سوکاری نەخۆشێتوانێ من بینێ وتی دە باشە کەی یەک بینین خۆ تەزانین سعات 6:30 وتم من دەوام هەتا 5 وتی زۆر زۆر مەمنون زۆر سپاسم حەقی خۆتە نادماتە بە شەق و لامبا لە ئیشەکەم چونکی زانی دەوام بخۆن ئەمە ئەوەی کە مەسئولین بە هیچ شێوەیەک تەداخل ناکەن اینجا مەسەلەکان مادەم بعضی سیستم نییە لە وڵاتە بۆ نمونە ئێمە شتێکمانێ لێرەڵێن ئیڤۆ ئەمە هەج غەڵەتێک لە هەر خەسەخانەیەکە بکرێ ئێمە خۆمان تەقریرین لە خۆمان ئەینەرین بۆ ئیڤۆ لیژنەیەکی بێلایەنی بۆ وەگرێ بێ ئەوەی ئێمە کەس زانێ ئەندامەکان نیشێن هیچی خۆیانەکەن و جواب بەدرێتەوە دکتۆر هیوا هەڵەی کردویان نەیکردووە دکتۆر ئەحمەد غەڵەتی کردویان نەیکردووە ئەمە یەک دوو شتێک هەیە زۆر گرنگە لە ئەوروپا و لە سوید ئێمە پێڵێن پەسیێنتێندن یعنی وەک نەقابەی نەخۆشەکان ئەمەش دەوڵەت دەعمیەکات و بودجەی بۆ داناون مجموعەی خەڵکی نەخۆش خۆیان ئێبەنڕێ بۆ نمونە نەخۆشێک دێ بە لای من نەخۆشەکە ناڕازیە لە من یەک نامانووسێ بۆ ئەو لیژنەیە ئەڵە شتێکی وایە چوومە لای دکتۆریوە ئەوان یەک نامە بۆ منەنێرن ئەڵە فلان کەس هاتۆتە لات فلان ڕۆژ فلان سەعات شتێکی ئاوا بووە جوابمان بەرەوە منیش غەسبەن لەسەرم بە دوور و درێژی هەمووی بنووسم اینجا ئەگەر من غەڵەتم کردوێ خۆ درۆ ناکەم لەم نەکردووە ئەنووسم چۆن بوو چۆن نەبووە ئەمە لەسەر ڕقابەکان یەکێککە هەیە پێڵێمەکان سوسیال سیرسن هەموو کەسێک کە لەم وڵاتە کارەکە لەژێر ڕقابەی ئەوەیە هەموو یاساکاندانرا با بە یاسایەک کتێبێکت بۆ دەردان ویساکیە لە مەکتەبەکەمە بەس یاسایەکی بچوو بەداخەوە چ لێرە ناتوانم بەس یاسایەکی بچوو کتێبەکە ئەمەندەیە 2030 لاپەڕێ بەس بەشێکی خەسخانە ئێبا بەمان هەمووی بە یاسا کراون ئێمە ڕقابەمان نییە ئەمە یەک شتێککە هەیە زۆر گرنگە لەم وڵاتانە کە پێوتێ ئەکسپەرت گروپ
ئەکسپرت گروپ بۆ نمونە نەخۆشی شەکرا مجموعەیە دکتۆری ئیخسایی چاکدانراو کەمانە ئەکسپرت ئەمانە نەسایحیان بە هەچی دکتۆر هەیە لە سویدا ئاوا ئیشکەن ئەگەر شەکرێکتان هاتەلا ئێمە زەلام بینیۆ لە کوردستان ئەڵە شەکرەمە دکتۆر و تێتی لە 3-4 هەفتە ئەنسۆلین بەکاربێنێت دەویست ناگە دوای حەب بەکاربێنە باشە چۆن نامە ئەمە لە کووە هاتوو لە کواتەوە نمونەیەشکەتان بۆیانەوە فەحسەکان من دەها لە مۆبیلەکەم دەها سۆنەرم بۆ نێراوە هەر هەمان جوابە هیچ دەن نەخۆشی جاواز باشە ئەمە یعنی چی هەر هەموو جوابەکەی وەکێک ئەڵێ یەک کۆپی کراو بۆ هەمووی ئەوان نووسن هەمان جواب وچیلەکانی وەک وایە ئەوەی وایە ئەوەی هەموو وەک وایە کاکە ڕقابە نییە ئەگەر ڕقابە هەبێت نەگەندەڵی دروسە بێ نەخۆش ئەمرێت وەک دکتۆرە باخان باسیەکە ئەو دەرزی لێن و دەرزی لێن نەکەس بەم شێوەیە لێ نەخەسخانەکانداماوە من چوومە خەسخانەیە لەبژەم نەناسیەوە ئەڵێ کەلاوەیە کاتی خۆش یەک دکتۆری هیندی تیا بۆ ئیشەکەن ئێمە مشکلەکەمان ئەوەیە کە ڕقابە نییە کە سیاسەکان هاتوونەتە پێش و هەچ کەس مەسئولێک دانێت و خۆی لە پشتیوەتی ئەمە ناکرێت خەسخانەوە نابرێ بەڕێ ئێمە ئەبێ هەمویان لابرین ئەبێت کەسانی پسپۆر دانین بە سیاسەکانیش بڵێن ئێوە ئیشتانەوەی پارمان بۆ وڵاتانیکە ئێمە سیستەمان لەگەڵای میلەتیش بۆ میلەت ئێمە ئیش بۆ نەخۆشەکەن ئێمەش بۆ مەسئول ناکەین اینجا یەکێکە لە مشکلە گەورەکانی ئێمە بەڕاستی ئەعلامە تەلەڤیزیۆنەکان کاکە دیعایە بۆ دکتۆرەکەن دیعایە بۆ خەسەخانە ئەهلەکانەکەن دعاية بۆ دکتۆرێکی ئوردونیەکەن کەیەت خۆ ئەزانێ شاهادەکەی کوێیە ئاحتیادی حکوومەتی کوردستان ئەیێنەیە ئەعلامی دنیای بۆکان نەخۆشی دنیای بۆ کەوکاتەوە بەڵام هەزارها دکتۆری ئیخساییمان هەیە لەو مەجاالە لە ئەوروپا کوردە و خەڵکی سلێمانی و خەڵکی عەربەتە و خەڵکی هەولێر و خەڵکی دۆهۆکە نایەنێ بەس بڵێ وەرە بە خۆڕایی کاکە بە 6 مانگ ئیشمان بۆ بکات ئەمانە هەر هەمووی پەیوەندی بۆ هەیە ئەم جۆرە کشتانی من باسیەکەم خێریتیانە بۆ مەسئولەکان هەر شتێک خێریتیانە بۆ مەسئولەکان دایخسۆ بەڵام دەبێت کۆڵ نەدەین دەبێت هەر کەسێک خۆی بە پاکە زانەیە خۆی پاک پیشان بە ئیشی پاک بکە ئەگەر دکتۆرە باخان خۆی بە سەلدەسە پاکە زانێ با کۆڵ نەدا ئەگەر هەڵەتێکی هەیە بە هەڵەکەی خۆشی بڵێ کەسمان بێ هەڵانین بە هەڵەکانی خۆشمان بڵێن هەمومان هەڵەمان هەیە لە ژیانان هەم لە کارمانە هەم لە شێوەی ژیانمانە هەم لەسە مادەم سیاست تێکەڵی تەندروستی کراوە ئەبێ ئەمە جیا بکەینەوە پێش سیاست و تەندروستی جیاکەرەوە دوای ئەوە حچی دەستی ئاسایش و ماسایش و تەندروستی ئەمن لەمە تێ ناگەم خەڵکی پسپۆرمان پێویستە ئێمە خەریکە هەڵبجەکی مابارانێک چکاکرێ بە 5 گەڵا بە دەرمانەوە ئەجە خوکی مابارانەکە شەرۆندە بوو چونکی دەرمانەکەی تەژێنەوە بەکیسی علاگە و بابە گیان سیستێمی تایبەت پێ بۆ دەرمان لە ناوبردن ئەمە یەکدوو بۆ لەم وڵاتە تەنها دەرمانە لە ناو برێ بۆ کاگۆران نەیزانێ تەنها و دەرمانە لە ناوە برێ کە نەخۆش وەری گرتووە دکتۆر دەرمانەکەی بۆ گەڕیۆ ئەبێ بیباتەوە لە سەیدەلەیەک داینێ بڵێ ئەم دەرمانانە منی بەرنیان ئەوانش کۆیەکەنەوە ئەیبەن لە فڕی تایبەت ئاسووتێنرێ ئەجینا لە هیچ خەسخانەیەکە هیچ دەرمانێک ئەکسپایر نابێت بەس لە خەسخانەکانی کوردستان دەرمان ئەکسپایرە بێ ئەمە خۆی لێرا پرسیارێکی گەورەیە بە ئەو مەسئولانە و ئەو دکتۆرانەی لەوێ دەستیان هەیە لە کڕین و فرۆشی ئەم دەرمانە جوابێن پرسیارەی من بنەوە بۆچی لە ئەوروپا دەرمان خراپ نابێت و فرێ نادرێت لە خەسخانەکانە بۆچی خەسخانەی هەڵەبجە شارێکی وەکو 200,000 کەس نابێت ئەم هەموو دەرمانە خراپ بوو و فرێدراوە کێ کڕی بە چەند کرا لەکوێ کرا پارەکەی کێیای پارەکەی کێ خواردی ئەینجا و کاتە بیان بە لیشنەیەکی بێلایەن بزانە تەندروستی چاکە بێت چان نابێت بەڵام ئەگەر مەسئولێکی حیزبی تەلەفۆن بکڵێ تا منی لە پشتم کەس لەو نابە ئەبێ ئێمە بێنە سەر جادە دکتۆرەکان لەمەولا دکتۆریوارەکەم دەربارەی ئەوەی کەوا هەڵەبجەیەکان چونکە ئەم مەسەلە پەیوەندی بە ژیانی ئەوانەوەی ڕۆژانە ئەوان بەرکەوتیانێ لەگەڵ ئەم کێشە و لەگەڵ ئەم قەیران و لەگەڵ ئەم خەڵکی هەڵەبجە بۆ بێدەنگن بۆ هیچ ناکەین نەبووە سەر دنیایان هەڵگێڕایەت و ئاوان لێکن زەهریان دەرخواردن ئیستیغلالیانەکەن بۆ کارگۆران بەڕاستی لە هەڵەبجە بە حکمی ئەوەی هەڵەبجە دوای کیمیابارانی ڕژێمی پێشوو ئەم شارە حەسانەوەی بەخۆی نەدیوە خەڵکە ئەسیلەکەی زۆربەی هەرە زۆری ئەو شاری تێهێشتووە ئەوانەیشی کە لە ناو هەڵەبجەیان بە حکمی ئەوەی ئەو منتیقەیە و باگراوندی سیاسی ئەو منتیقەیە مودەیە دەتوانین بڵێن کە جوند ئیسلامی لێ بووە ئەنسار ئیسلامی لێ بووە یان نەهزەی لێ بووە کۆمەڵێک سیراعات هەیە لەو شوێنەیە دواتر یەکێتی هاتۆتەوە دوای لێدانی ئەمریکا بۆ ئەوێ و یعنی بەڕاستی بە جۆرێک خەڵک هەیە بۆ نمونە ئەگەر ڕابردوویەکی ئیسلامی بوونی هەبێ ئەم کەسە ناوێرێ قسە بکاڵە کاکە بەیانی بە تۆمەتی تیرۆرم گرن
قەینا خۆ هەمووی ئەوە نیە دکتۆرە باخان هەمووی باگراون ئیسلامی نیە کەسی ڕۆشنبیری تیا ئەندامانی کۆمەلگای تیا ڕێکخراوەکانی تیا خەڵکە مەعام و ڕووناکبیرن هەموو لێرا بێت دەنگ من ئەوەی کە تێبینیم کردووە ئەم میلەتە خودی خۆی گەیشتومەتە ئەو قەنەعەتەی لەبەر ئەوەی بە حکمیەوەی زۆربەی هەرە زۆری بە موچەیەکی خانەنشینی یان خود موچەیەکی لابەلا و ژێربەژێریان بۆ بڕیوەتەوانێ یان ئەوەندە زۆڵ مستەمی ئەمانەیان بینیوە گەیشتوونەتە ئەو قەنەعەتەی هیچیان بۆ ناکرێت کاکە لەگەڵەمانەیە یعنی من کە دەسمە ئەم ئیشەزانی بە منیانوەچی وتیان کاکە تۆ بە تاقی تەنیا باوەشت کردووە بە چیای شنەروێیە یعنی تۆ ناتوانی ئەمانە کێوێکن لە گەندەڵی بە تەنیا هیچ پێ ناکرێت یعنی سیر ئەەکەی کاک گۆران ئەوەی لە هەڵەبجێ ڕوو ئەدا بۆ نمونە هەر لە بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی خۆ بەڕێوەبەرەکەی تەندروستی سلێمانی کتابێکی دەرکردووە ئەڵێ بە کتابی ژمارە 13022 کە لە 22 لە 23 12 2020 دەرچووە ئەڵێ لە پێناو ڕێخستن و باشکردنی سەیریکە بێهۆشکاری لە نەخۆشخانە و سەنتەرەکانماندا کە کاری بێهۆشکاری تیادا ئەنجام دەدرێت بۆیە هیچ یاریدەدەرێکی بێهۆشکار بووی نییە کاری بێهۆشکاری ئەنجام بدات بەبێ ئامادەبوونی پزیشکی بێهۆشکاری بە پێچەوانەوە ڕوبەڕووی یاسایەکەینەوە ئەمە قانونەکە لە سلێمانی باشە ئەمە لە بەڕێوەبەراتی سلێمانی ئەڵێ هیچ کەسێک بۆی نییە بەنج بابە نەخۆش بەبێ دکتۆری بەنج بەڵام سیرەکەی دکتۆرەکانی هەڵەبجە کتابێکیان هەیەەوە کتابەکەیانە بە ژمارە 253 مۆر و ئیمزایان کردووە سەیریکە هەرسێکیان مۆر و ئیمزایان کردووە ئەڵێ چی ئەڵێ وەڵی ئێمە لێرە نین دکتۆرێکی بەنج هەیە لە کەلارە زەواجی کردووە هەیە لە سلێمانی لە نەخۆشخانەیەکی ئەهلیە لە خەستەخانەی گشتی هەڵەبجە لە نەخۆشخانەی ولادەکە لە نەخۆشخانەی کۆرۆنا لەم سێ شوێنە پارەی وەرگرتووە جگە لە موچە حکومیەکە ئێمە 4 موچە لە کاتێکیشە تەنانەت دکتۆریان هەیە دوا بەدوای ئەوەی کە پلەپۆستێکی دراوەتێ پێشتر وەکو هین پەلاماری بڵین بەڕێوەبەرایەتیەوە دوای ئەوەی کە مدیری نەخۆشخانەیەکیان ناوەتیە تەنانەت ئەو یاریدەدەرە ئەنێرە لە شوێنی خۆیان لە عیادەکەشا خەڵک ببینێ یعنی شتیوە ئەبینی بەڕاستی جێگەی پرسیارە هەر کارمەندەکان خۆیان ئەڵێن دکتۆرەگیان ئێمە چوین هەر ئەم کەسە ئێمە بینیومانە معقولە کابران بێت بە ئارەزوی خۆی بەنج لە خەڵک بدا پەنجەمۆری مردنی شەپێ ئەکەن ئەڵێ زەحمەت نەبێ پەنجەمۆری مردنە بکە کەسێکی نزیکی شبێنە پەنجەمۆرەکەی بکە مناڵم دیوەڕی خۆڵ یعنی زۆر مهمە با پێ بڵێم یعنی کابران بژمرێ ئەڵێ تۆ خۆت پەنجەت ئیمۆر کردووە خۆ بە پێ خۆ هاتوو خۆی بە نهاتووی بە شوێندا يعني فعلوا جماعتكن يعني براسي من بملجاتي اگر حكمتي فعليها بوايا دبوايا امانه حكمي اعدامي ام ودر كرايا براسي لبر اوي امانه او نقندلن برامبر بخزمو بخلقو باهلي شاركي خويان امها متاوان جريمه انجامبان يعني من زور بۆ منە کە پەلاماریان ناو مۆبایلیان لێ فڕاندوم یعنی تۆ بەڕێوەبەری گشتی دیوە کارمەندێک یان خود کارمەندێکی پرزگە یان کارمەندێکی کۆمپانیا بێنێ 5 پیجی بۆ بەڕێوەبەرێ 5 ئایفۆنی بۆ بکڕێ بڕێ بەس کۆمنت و جنێو بنووسە بۆ دکتۆرە باخان بەپارێکی چێ بەپاری کەرتی تەندروستی هەڵەبجەیە باشە دکتۆرە باخان کاتمان زۆر نەماوە هیوادارم لە بەرنامەیەکتە زیاتر بەتێرە دەسەی لەسەرم باسە بڕۆین دکتۆر هیوا فەرموو دوا قسەت لەم بارەوە والله من بعض المسائل هي پێویستە ئێمە بین لەسەر وردەکاری اینجا ڕێکخراوەکانی جیهانی تەندروستی تێبگەین لە مۆزع کارەساتەوە چونکە پێویستی بە ژیانی خەڵکەوە بە شێوەیەکی گشتی ئەکرا هەموو دکتۆرەکانی ئەوروپا لە هەموو وڵاتان نێتڤێرکێکی باشیان هەبوایە ئەم دۆرشتانیان کردایە بە دوکومنت و بدرای بە منظەمەی سەحەی عالەمی کە پارەیەک بۆ کوردستانە نێرێ ساڵانە بۆ دەرمان لە هەموو دنیا دەرمانی شەکرە بە قۆڕایی لە کوردستان بەپارەیە ئەوە هەر خۆی لە خۆیان جەریمەیەکی گەورەیە ئەگەر ئەمە بزانن ئەمانە بێ بۆیانێ بەڵام سیر لەوایە ئەم شتانەی دکتۆرە باخان باسیەکات هەمووی خەڵک گوێی لێیە هەموو خەڵک گوێی لێیە باشە بۆچی ناتوانین هیچ ئیجراعاتێ بکرێ خۆی مازای خەستەخانەکان ساحێبەکانیان کێن هەموو کەسە زانێت بۆچی هیچ ئیجراعاتێ ناکرێت تا ئێستاکێ ئەی بۆچی ئیجراعات لەسەر بەس کەسێکی ژورنالیستەکە شتێ بنووسێ ئەی باشە دەرمانهێنان مردنی لەسەر خۆ مەقالە نووسین مردنی لەسەر نییە ئەو پەرزەلامێکی برینار کەس ئەو پەنجشۆی زانێکی برینار کەگەر غەڵەتێکی کردوێ ژورنالیستەکە بەس غەڵەتی دەرمانهێنانێک هەزارها خەڵک
ئەکوژێت ئەی بۆ ئەمانە بە جەریمە حساب ناکرێن تا ئەم دقەیە لە یاسای کوردستانە ئەی پەرلەمان لەکوێ دانیشتووە ئەی پەرلەمان بۆ ناتوانێت یاسایە دەرکە دەرمان بە هیچ شوێ نابێت بەم شێوەیە بکڕێت بهێنێت بێت خەسەخانە بەم شوێ نابێت ببرێ بەڕێیا و بهێنرێ ئێمە خۆمان ئەتوانین جاریکە ئێڵێمەوە با دەستکەین بەیەکە هەچ کەسێک خۆی بە دڵسۆز دەزانێت لە کوردستان دکتۆرە ممەڕیزەیە کارمەندێکی تر لە بواری تەندروستی کارگا با دەستکەم لە نادەستیەکە ئێمە شتێ بکەین بۆ کوردستان با ئەوەش نەڵێن دژایەتی ئەم حیزبیا ئەو حیزبیا ئەو کەساکەن ئێمە بینە سەر بەرەی میلەت و بەرەی هەژاران خزمەتی بەرەی هەژاران بکەین بە هەمومانەوە ڕێگری لەم جۆرە کارانە بکەین کە بەس هەژارەکان تیاچن بۆ خۆیان ڕاکەن بۆ خارج سەریان بێشیان بۆ خەسخانەکانی خارج و لێرە تەداوی و دکتۆری وا دەست خۆش منیش لەو بڕوایم کە بێدەنگی سەرکەوتنی ئەوانەوە ئەبێ بەردەوامین بە هەموو شێوەیە تاگەێنە نەتیجەیەک و کارەکەی زەحمەتە بەڵام ئەوێ بەردەوام دکتۆرە باخان دوا قسەت فەرموو. والله من حەزەکەم سوپاسی دکتۆر هیوا بکەم سوپاسی دکتۆرە نەگین بکەم سوپاسی دکتۆر گۆران عەبدوڵڵا و تۆڕی پاراستنی تەندروستی بکەم سوپاسی ئەو کەسە و بەڕێز و بەڕێستان و هەموو ئەوانەی لە سۆشیەل میدیا و هەموو ئەو ڕاگەیەندکارە بەڕێزانە بە هەموو دەنگ و ڕەنگەکانەوە کە هاتوون بەدەم ئەم مەوزوعەوە. حەزەکەم ئەخیر نوکتەی ئەوەی کەرتی تەندروستیتان پێ بڵێم یەکێک ئەلەوە بەڕێوبەرەکە خودی خۆی بەڕێوبەری کۆمپانیایەکی بەرپرسێکی یەکێتیە کە عیلاجی بەسەرچوو داخڵی کوردستانەکە ئەو بۆی ساقەکاتەوە ئەمە یەک دووش ئەخیر نوکتەیان ئەوە بووە لە ڕۆژی سەندیکای پەرستیارانە و ینی ڕۆژێکی جیهانیە دەبێتەوە لەو ڕۆژەیە خەڵاتی کارمەندە دڵسۆزەکانی خۆت بکەیت بەڵام ئەمان وەکو سەردەمی ڕژێمی پێشوو کێ جاشیان بێ خەڵات ئەدەن بە ئەوە کێ باشیش بێ ئەگەر شەو ڕۆژیش خۆی ماندوو کردبێ ئەو خەڵاتی نادەنێ ئەنجا بڵێ خەڵاتەکەشیان چی لێ کردو بۆ نمونە باز لە حیزبی و بە حیزبی بوون ئەکەن ئەوە ئەوانن کە ڕۆژی پەرستیارانیان کردوتە یەکی شەشەوە ئاخر یەکی شەش یادی یەکێتیە چ ڕەبتێکی بە یادی پەرستیاران و ئەوان و کارمەندی تەندروستیەوەیە یعنی ئەمانە بە جۆرێک شتەکانیان بە حیزبی کردووە فەڕاشیان هێناوە کردویانە بە مدیری نەخۆشخانە بە تەسکیە حیزب آخر فەڕاش چۆن ئەتوانێت نەخۆشخانە بەڕێوەبەرەیە کابرای بە شادەیەکی شەشی سەرەتاییەوە چۆن ئەتوانێت بەڕێوەبەری نەخۆشخانەیەکی نەشتەرگەری و ئەم جۆرە شتانە بێ ئەمانە وایان کردووە یعنی بەڕاستی کەشتەکانیان باس ئەەکەی خەڵک هەیە خەڵک یعنی محەدێکی کوشتتوکاڵی تەواو کردووە لە دایکی بۆ کراوە بە شەهید زیندوو بووە هەدایکی زیندووە وەکو من و تۆ قسەکە دایکی بۆ کراوە بە شەهید لە ئێوارانیش چۆتەوە بۆ خوێندن دایکیان بۆ کردو بە زیندان سیاسی ئێستا وتم من تێناگەم شەهیدە یان زیندانی سیاسیە بە هەر حاڵ دکتۆرە باخان زۆر سوپاسی بۆ هەر فەرموو یەک و شەوا بڵم دکتۆرە باخان شتێکی لە کوردستان بەڕاستی هەڵەیە بەس بە خێرایی هەر کەسێ بێ بە وەزیری تەندروستی ئاساییە لە سویدا هەتا ئیستا یەک دکتۆر نەبووە وەزیری تەندروستی یەک وەزیری تەندروستی یەک کەس دکتۆر نەبووە بەڵام کەسی باشن ڕایۆشکاری باشیان هەیە گوێ بۆ ڕایۆشکارەکان ئەگرن ئەوە گرنگەوە ئیشەکانیان بە بێلایەنی یەکەن چایان لە میلەتە و بۆ دەنگ ئیشەکەن ئەوە گرنگە شەک نییە دکتۆر بێت و بێ وەزیری تەندروستی یان بێ وەزیری مەسئولی هەڵاژی تەندروستی هەچ کەسێ بێ بە شەکی ڕایۆشکاری باشی بەس پاک بێ و دڵسۆز و شارەزای ئەزانیە بەرەزا من گەشت ئەو قەناعەتەی کەوا نەگەرەوە قەناعەت لەمێژەوە قەناعەتم کە لە کوردستان حیزب دەستە هەر بوارێکەوە هەر سەکتەرێک و تێکی دەدات یعنی لە شەو خۆی ناسینە بە هیچ جۆرێک و تا بۆیشی بکرێت تێکێدا بۆی کوا لە مەحامە ڕئیسیەکەی لە ئەرکە پیرۆزەکەی لایدا بیکاتە بەشێک لە پێکاتەی حیزبەکەی خۆی بە ئارەزوی خۆی ئەم بێنێ ئەو بەرێ ئەوە تاوسە دکتۆر مەسئولی مەڵبەندی سێسایە قەیا هەڵەبجەیە کوێ شارەزور نامەی ناردوو بۆ قوبات تالەبانی کە ئەو ئەڵێ من پشتگیری یەکەم تەوا یعنی ئەمە حیزب ئەیبا بەڕێوە حیزب پشتگیریەکە حیزب بەرپرسە لەم گەردانەی کە لە هەموو سەکتەرەکانە هەیە لە کوردستانە و باجەکەشی تەنها میلەت ئەیدات بەداخ و بەداخ بەزە بێ ئێمە بێدەنگ نەبین هەتا ئەتوانین شتێکمان پێکرێ و حەق بگەڕێن بۆ خاوەن مافەکان لە کۆتا جارێکە زۆر سوپاسانەکەم هیوادارم و گەندەڵی و کێشە و گەم و کوڕانێک وا لە کەرتی تەندروستی لە کوردستانە هەیە بە ئومێدێک وا لە ئایندە بەرنامەی زیاتر بکەین و زیاتر قسە لەو بارەوە بکەین
بەداخە بەرنامەکەمان هەرەوە نەبوو سعاتێک و ئەمە 5 دقیقیش لاماندا مشکلەیەک نییە و دووبارە سوپاس بۆ خۆشەویست و هێژە